پێشکەوتنی تەکنۆلۆژیا و هەبوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان وەهای کردووە خوێنەری کتێب و ڕۆژنامەکان لە بری ئەوەی پەنا ببەنە کتێبخانەکان ئەوە بە ئاسانی و لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرچاوەکانیان دەست دەکەوێت و ئەمەش خەرجیەکی کەمتری تێدەچێت. گەنجان زیاتر ڕۆکەنە سوسیال میدیا و ئینتەرنێتەوە شتانە بۆی ئاسانتر و سوکتر بۆیان دەستیان دەکەوێت و پێویست ناکات بچنە بازار پارێکی زۆر بە کتێب بەنەوەم شتانە، بەڵام هەر تاموچێژی خۆی هەیە ئەگەر کتێب بگڕی کتێب بخوێنیتەوە، بەڵام زۆرتر ئێستا خەڵک بۆی ئاسانتر دەستی دەکەوێت و پێش زووتر دێتە بەردەست ڕۆکەنە سوسیال میدیا و ئینتەرنێت. بۆیە هەستەکەم کەم بووەتەوە، خوێنەری کتێب کەم بووەتەوە بەداخشەوە. لە ڕاستیە کەمی نەکردووە خوێندنەوەی کتێب یا خوێندنەوەی ڕۆژنامەکان کەمی نەکردو، بەڵام لە چاو ئەو سوسیال میدیا زۆرەیە ناتوانێت بەرگە بگرێت و بوەستێ. ئەمە شۆکاری خۆی هەیە لەبەری تۆ لە سوسیال میدیا زۆر جار ئەتوانی بە ئاسانتر سوورەکان ببینی یا زۆر جاتوانی بە ئاسانتر بابەتەکان بخوێنیتەوە، بەڵام لە کاتێکا تۆ لە کتێبێکە بێ بە تایبەتی ببڕ. بەڵام ئەمەش بەڕێی من کاریگەریەکی ئەوەندە بەهێزی نەکردوتە سەر ئەوەی کە پرسیارەکە بۆ شێوازە دروستکا بڵێن ئێمە بۆچی کتێب خوێندنەوەمان کەم بووە یا بۆچی خوێنەر نەماوە. نا بەعکسەوە خوێنەر هەیە، بەڵام لە بەردەم ئەو سوپا گەورەی سوسیال میدیا ناتوانێت بەردەوام بێت و ڕاوەست. من بیرم دێ کاتی خۆی لە هەشتاکان کە لە زانکۆ بین ئەگەر شتێکیان پێوت بان بە زۆر بە زەحمەتی دەستمان ئەکەوت، دەبەر ئەوەی دەبێ بچوانە مەکتەبەکان بە دوای سەرچاوەکان بگەڕابانە جاروێ دەستمان دەکەوت جارمان دەست بەڵام ئێستا ئەو ئینتەرنێت و سوسیال میدیا زۆر ئاسان کردێ بۆ گەنجەکان لە هەر شوێنێک بن، لە ماڵەوە بن، لە گازنەوە بن، لە دەرەوە بن دەستیان دەکەوێت. بۆیە ئەوەش بوویتە هۆیەک کە بۆی نەتوانم کەمکردنەوەی خوێندنەوەی ئەو کتابانەی کە لە بازارەکاندا. ئەم پێشکەوتنەش کاریگەری لەسەر نرخی کتێب و سەرچاوەکان کردووە، بە شێوەیەک خوێنەریانی کەم کردووەتەوە. بە مۆشێخانی گەلی کوردستان، بەغداد.